لەگەڵ سەرهەڵدانی گەرما و بەرەو ڕۆشتنمان زیاتر بەرەو هاوین ئەوانش زیاد ئەکەن ئەوانش ئەو نەخۆشیانن کە لە ڕێگای دەم و لە ڕێگای کۆندامی هەرسەوە ئەگوازرێنەوە بە تایبەتی سەگچوون. نەخۆشیەکانی سەگچوون لەم کاتانە بەربڵاوە بێت لەبەرەوەی خەڵکی زۆر گوێ ناداتە مەسەلەی پاک و تەمیزی خۆراک و جگەلەوە چوونە دەرەوە و سەیران و کەمی ئاو و کەمی جێگەی تایبەتی بۆ ڕاگررتنی پاک و خاوێنی هەروەها خواردنی جۆرا و جۆر و خواردنی هەندێک جار خواردەمەنی کە ماوە بێت سەردانە پۆشراو بێت ئەمانە کە ئەگەری ئالوودەبوونیان هەیە بە بەکتریاکان و بە ئەو مایکرۆئۆرگانیزمانەی کە ئەبن بە هۆی توشکردنی مرۆڤ بە نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەرس و لەوانش سەگچوون. مێرۆکان چالاک ئەبن، پێوەدان زیاتر ئەبێت، وشکبوونەوەی پێست زیاتر ئەبێت، نەخۆشیەکانی پێستیش ئەگەری زیاتربوونیان هەیە بە دڵنیاییەوە. بەڵام من ئێستا لێرە ئەگەر باسی بەگشتی بۆ بازەکەم باسی نەخۆشیە گواستراوەکان ئەتوانم بۆ بکەم. نەخۆشیەکانی پێستی شتیانەیە کە نەخۆشی گواستراون. داخەوەڵم ساڵانی پێشوو نەمان بوو بەڵام ئێستا نەخۆشی ئەوەی کە پێی ئەوترێ لیشمانیا یان بە کوردی کە ناوی نراوە کانی خۆرما عەرەبی پێی ئەڵێن حەبەت بەغداد، ئەوەش لە هەندێک ناوچەی خۆمان بە تایبەتی لە گەرمیان سەری هەڵداوە لەبەر ئەوەی ئەو مێروەی کە نەخۆشیەکە ئەگوازرێتەوە بۆ کەسێک لە کەسێکی نەخۆشەوە ئیگوازێتەوە بۆ کەسێکی ساغ، ئەو مێروە جاران لە لای ئێمە نەبوو بەڵام بەهۆی گەرمبوون و بەهۆی گۆڕانی کەش و هەواوە ئێستا لەگەلێ ناوچەی لای خۆمان و بە تایبەتی لە گەرمیان ئەو مێروەش پیا بووە وەرزی پێوەدانێتی و دوای پێوەدانەکەی بە چەندین هەفتە شوێنەکەی دەرئەکەوێت و ئەبێتە برینێکی جیاواز کە پێویستی بە چارەسەر هەیە بەڕاستی. خراپیەکی زۆری بەدواوەیە. پیسکردنی ژینگە ینی تێکدانی ئەو سروشتەی کە خوا بۆی دروست کردوین، تێکدانی هاوسەنگی کە لە سروشتا هەیە، ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە هەندێک گیانلەبەر هەندێک زیندەوەر زیاد بکەن، هەندێکی تریان کەمتر بنەوانێ. ئەوانەی کە کاتێکە بکە ئەو هاوسەنگیەی کە لە ژینگا هەیە تێک چوو هەموو شتەکانی تر تێگەچێت. ئەبێت دایمە چاوکراوە بین بۆ ئەگەری بڵاوبوونەوەی کۆلێرا، چونکە کۆلێراش یەکێکە لەو نەخۆشیانەی کە ئەبێتە پەتایەکی گشتگیر و لەوانەیە گیان لە دەستدانیشی بەدوا بێت. مەسەلەی سەگچوون و نەخۆشیەکانی کۆندامی هەرس کە باسی لێوەکەین بە تایبەتی سەگچوون پێویستە یەکەم ڕێ لێ بگرین بە خۆپارێزی دوورکەوتنەوە لەو سەرچاوی خۆراک و خواردنەوانەی کە دڵنیانین لێ. پاشان پێویستە گرنگیەکی تەواو بین بە پاکوخاوێنی تاکە کەسی، ئەمە بۆ ئەوەیە کە خۆمانی لێ بە دوور بکەین. بەڵام لە کاتی توشبوونە گرنگترین شت بۆ نەخۆشەکانی سەگچوون بەگشتی بریتە لەوەی کە نەهێڵین ئەو کەسە لەشی وشک بێتەوە بە پێدانی شلەمەنی زیاتر بەوە ناکە لە خواراک بوەستێتەوە، چونکە کاتێکە مرۆڤ نەخۆشکە و لەوانەیە پێویستی زیاتری بە خۆراک بێ. بەڵام هەندێ بیرۆڕای ناڕاست هەیە بەڕاستی لە ناو میلەتی ئێمە و لە ناو کەلتوری کۆنا کە کەسێک کە توشبووی سەگچوون بێت خۆراکی کەمتر پێدەن ئەڵێن با زوو باش بێت. ئەوە کارێکە کە پێچەوانە تەواوی زانستیە. نەهێشتنی ئەوەی کە لەش وشک بێتوانێ پارێزەرە و لە زۆربەی کاتەکانی شابریتە لە چارەسەر، چونکە زۆربەی ئەم نەخۆشیانەی سەگچوونەکان خۆیان تەواو ئەبن. ئەگەر چاک نەبوو و یان خێرایی و توندی نەخۆشیەکە زیادی کرد ئەوە بە دڵنیایەوە پێویستە سەر بدا لە مەڵبەندێکی تەندروستی لە شوێنێک کە بتوانێت خزمەتگوزارێکی ڕێکوپێکی تەندروستی وەربگرێت.